بسم الله الرحمن الرحيم. برزان صلاحي خوي قورتان ليبي خوش حالم كلا خزمتانا بتوانم كورسيك للسبارت بروان بيجي بيشكش بكم كبريتيا للشرحي يكي لكتاب بوختكاني زانستي روان بيجي وعطاء البلاغة كبريتيا لكتابي علوم البلاغة دانراوي الشيخ مصطفى الغلايني كتابێکی پوخت و تەبیب کرا و ڕێکوپێکە ئینشاء الله لە خزمەتانە ئەبم لە چەند کۆرسێکە بە هیوای ئەوەی کە هەموو لایەک سوودی لێوەرگرن. سەرەتای کتێبەکە پێناسەی بەلاغە ئەکا و ئەوێ پێمان بناسێنێ کە بەلاغە چییە، ڕەوانبێژی چییە و پاشان مەکانەت و جێگای لە ناو زانستەکانی ترا ڕوون کاتەوە. بشكي بمشيوة دسبئك البلاغة وعلومها كل ما سبقت لك معرفته من قواعد اللغة العربية يتعلق بعلمين من علوم اللغة هما الصرف والنحو. أفرمي هرچيك بيشترتو بيستوتا سبارت بياساكاني زماني عربي بيوست وزياتر بدو زانستوا كبريتين لا زانستكاني صرف وزانستكباسي وشأك وزانستكاني نحو كباسي رستأك. فالصرف يبحث في الألفاظ صرف باسي وشأك وبنائها بيكهاتي لفظكان وشكان وتغييرها من صورة إلى أخرى وقرانكاري وشكان للشويك وبوشي الشويك تلي معنى آخر ودسخسني معنى يتر. أما النحو بلام نحو فيبحث في علاقة الألفاظ بعضها ببعض باز لشيئك باز لبيوندي وشكان أكابيكوا وأحوال أواخرها وباس لو أكاك أخيركي وأخيري وشيء عربي شي بسرية طبعا كجواز زماني كردي كأخيركي ضم وكسر وفتح وحركاته لدى انتظامها في الجملة أو الكلام كاتك وشأخيت النور استوى ريزي أكي قرانكاري بسر أخيركي نحو باسي أو قرانكاري أنا ما نبو أكا. على أن اللغة من حيث هي أداة للتفاهم ووسيلة للتعبير عما يجول في الذهن من آراء وأفكار وما يختلج في الصدر من شعور وعواطف لا يكفي لإجادتها والإفصاح بها عن مختلف الأغراض والمقاصد معرفة أحوال ألفاظها من بناء وتغيير وموقعها من الإعراب. بويا بسر يكو خيوند موجود كهمي بيوستا بيكوا أليه زمان لەگەڵ ئەوەی کە هۆکارە بۆ تەفاهم لە یەکتر تێگەیشتن و هۆکارێکە بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت تعبیر لەوە باکە لە دەرونیایەتی و ئەوەی کە لە زیهنیایەتی لە مێشکایەتی لە بۆچوون لە بیرکردنەوە و ئەوەی کە لە دڵ و دەرونیایەتی لە شعور هەست و لە عاتیفە و سۆز. ئەمە لوغە کە ئەداتی ئەمەیە دەرخەری ئەمەیە ئەتوانین بەهۆیەوە ئەمانە دەرخەین لا يكفي لإجادتها والإفصاح بها عن مختلف الأغراض كافي نية بوأوي بتوانين أم لغية بجواني بزانين وبتوانين أوهموا ما بستجيات جاية دربرين بهوية كافي نية تنها بس نية بومان تنها حالتكاني وشكاني بزانين كبناي وشكان شيء بيكهاتيان شيء أخيركيان شيء حالتي إعرابيان شيء أمنا كافي نية بوزانيني زمان. أو بعبارة أخرى بتعبير كتر لا يكفي أن يلم مدارس اللغة بأصول الصرف والنحو كافينية بسنية أو كسيك دراسي لغة أكا زمان أكا كتنها بنما كان صرف نحو بزاني بلكو لابد له من الإلمام أيضا بما يعين على إجادة الكلام والكتابة. أبي شتيكي تريش لقليا بزاني كيارمتي أياك بتوانێک بجوانی قسە بکە بەو زمانە و بتوانێت بەو زمانە بنووسێ وتفهم الآثار الأدبية وتذوق الأدب وبتوانێت أثری أدبي وتيبقى يعني وبتوانێت چێژی أدبك والإبداع فيه وبتوانێت تەنانەت خۆشی داهێنانی تێدا بکە فيعرفه بما يحسن من القول في الأحوال المختلفة وما لا يحسن. يعني بس نية بوي تنها يعني زانيني أو صرف نحو أبي أو شتاني تريج بزاني كهوا يرمتي بعد هوا كتشيجي أدبيات كإبداعي تيابك وداهناني تيابك وهندي أشد بزاني كفيري أو يبكى كقسا
چکاتێ باشە و چکاتێ خراپە، یا هەر قسەیەک لە چکاتێکا گونجاو و مناسب و باشە و لە چکاتێکا مناسب نییە. ويرشده إلى أن يختار للمعاني من الألفاظ والجمل وصور التعبير وأساليبه ما يلائم عقول القارئين والسامعين وشعورهم وذوقهم. وأبي هەندێک یاسای تر فێر بێ کە ڕێی پیشان بن تاوەکو بتوانێ بۆ ئەو معنایانی کە لە دەرونیایەتی کۆمەڵێ وشە و کۆمەڵێ ڕستە و شێوازی تعبیر لێدانی جوان، دەربڕینی جوان و شێوازی قسەکردن هەڵبژێرێ کە گونجاو بێ لەگەڵ عەقڵی خوێنەرەکەیە یا عەقڵی گوێگرەکەیە و هەروەها گونجاو بێ لەگەڵ هەست و زەوق و سەلیقەی ئەوە. وأن يجعل لكل مقام مقالا، و ئەبێ کۆمەڵی یاسا و شت بخوێنێ کە فێری ئەوەی بکە کە بۆ هەر شوێن و جێگایەک قسەیەکی تایبەت هەیە و ئەو قسە تایبەتانە بتوانێت لەو شوێنە تایبەتانە بکات. بۆ نمونە فيوجز في المواطن التي تتطلب إيجازا، لەو شوێنانە کە بۆ نمونە پێویستی بە کورت قسەکردن هەیە ئەویش کورت قسە بکە. ويطنب إذا اقتضى الأمر إطنابا، و هەروەها درێژە بە قسەکانی هەر کاتێکە مەسەلەکە پێویستی بە درێژە پێدان ئەبوو. ويؤكد عند الحاجة إلى التأكيد، لهر شوێنێکا پێویست بە جەختکردنەوە هەبوو ئەویش جەخت کاتەوە لە قسەکەی. ويقدم أو يؤخر، وشەکان پێش و پاش بخە. ويحذف أو يذكر من الألفاظ والتراكيب ما يراه أوفى بالغرض. وهندێک وشە هەیە حەزف ئەکرێ لا ئەبرێ، یا هەندێک وشە هەیە ئیضافە ئەکرێ ئەوە بزانێ بەپێی ئەوەی کە چی بە مناسبتر ئەزانێ بۆ مەبەسەکەی خۆی، چی بە گونجاوتر ئەزانێ لە وشە و لە ڕستە ئەوە بەکاربێنێ. وهذا كله فێربوونی هەموو ئەم شتانە طبعا لە نەحو صرف نییە، بەڵکو من مەباحث علوم البلاغة، لە باسەکانی زانستی بەلاغەیە ڕەوانبێژیە، التي هي بأوجز تعريف، کە بە کورتترین پێناسە بریتیە لە بەلاغە، یعنی ڕەوانبێژی بریتیە لە مطابقة الكلام لمقتضى الحال، بریتیە لەوەی کە قسە گونجاو بێ لەگەڵ داخوازی حاڵەتەکە. حاڵەتێکمانەیە داخوازی جۆرێک لە قسەکە، قسەکەی تۆیش ئەگەر گونجاو بوو لەگەڵ ئەو داخوازی حاڵەتە، واتە قسەکەت بە پێی داخوازی حاڵەتەکە ئەنجامدا، ئەو پێی ئەوترێ بەلاغە. ئەمە پێناسەی بەلاغە بوو بە کورتی، مطابقة الكلام لمقتضى الحال. زانستی بەلاغە وعلوم البلاغة ثلاثة. طبعا بەلاغە ڕەوانبێژی پێی ناوترێت زانست، وەکو ئێمە لە کوردیا پێی ئەڵێن، پێی ئەوترێت زانستەکان، واتە بە جەمع ئەوترێ، بۆ چونکە سێ زانستی سەربەخۆیە: زانستی معانی، بەیان، بەدیع. سێ زانستی سەربەخۆیە کە هەر یەکەیان تایبەتە بە بەشێک لە قسە کە هەندێک شەرحی لێوە ئەکا. وقد يسمى الثلاثة معا علم البيان. هەندێک لە زانایان بە هەر سیانیان ئەڵێن علمی بەیان من باب تسمية الكل باسم الجزء. وەکو مەسەلەن جۆرێکە لە قسەکردن ئەمە جاری وهەیە شتێک بکە کولە بەش چەند بەشێکی هەیە، ئەم شتە کولیە هەمان ناوی بەشێک لە بەشەکانی ئەنێ، چونکە گرنگە. مەسەلەن کەسێک ئەڵێ ئەوەنە سەر مەڕم هەیە، ناڵێ ئەوەنە مەڕم هەیە، وشەی سەر کە بەشێکە لە مەڕەکە گرنگترین بەشیەتی لە کاتی ژماردنە، ئەڵێ ئەوەنە سەر مەڕ. لێرە کولی مەڕەکەی ناوە بە ناوی سەرەوە کە بەشێکیەتی، یعنی پێوتە تەسمیەی کول بە ئیسمی جوزء، بە هەموو شتەکە بە ناوی بەشێکیەوە ناوەبەی. جا علمی بەلاغەیە، ڕەوانبێژی، معانی و بەیان و بەدیع، سێ زانستە. هەندێک لە زانایان بە هەر سیانیان بە یەکەوە ئەڵێن علمی بەیان، پاشان کە تەوزیحیشی هێن ئەڵێن علمی بەیان، معانیە و بەیانە و بەدیع. یعنی ناونانی هەر سیانیان بە ناوی یەکێ لە بەشەکان کە زانستی بەیانە، ئەویش لەبەر گرنگیەکەی. ئێستا یەکەیە کە بابزانین ئەم زانستانە بە کورتی باس لە چی ئەەکەن. فالمعاني علم يبحث في أداء الكلام بصورة توافق حال السامعين وتناسب المقام الذي يقال فيه. باسی دوشتی گرنگەکە. یەکەمیان زانستێکە طبعا باز لە ئەداکردن و دەربڕینی قسە ئەکا بە شێوەیەکی واکە گونجاو بێت لەگەڵ حاڵی گوێگرەکانە.
ومناسب به لقل گونجاو به لقل أوش موقعي أو شويني كبيوتري مقام لزانستي روان بيجيا أو مقامي كقسكيتيا أكري كما يبحث هروكو چون باز لشتيكي تريجكا يبحث فيما ينطوي عليه الكلام من معنى غير معناه الأصلي باز لو أكاك قسا چه معنايكي هي جگل معنى أصلي كي خوي قسم معناي أصلي هي معناي لاوكيشي هي بتعبير كردي بيلين بيويدني معناي دوهم لزانستي معانيا باس لو أكاك قسا چه معنايكي ترأيا جگل معنى ظاهريك كهيتي ويستفاد من القرائن وسياق القول طبعا بشي أمشتان أزانين كمعنايكي ترأيا قرينة يعني بهند بلغة وهند نشانة وهروها سياقي قسك أم قسي لكيو هنا بو إيرا بيوتي سياقي قسا يعني قسكي لكيو هنا تا إيرا جهاندي أويك مثلا أم قسي يبكى أما بيوتي السياق بو السياق مسألة مهمة من أجر نمونة بين مو مثلا بو المنا بو السياق بجواني تيبكين شو كلامه دعاية الرحمن كسيك أروابو خوازبيني بو لاي ماڵی خانەوادەیەک داوای کچێکیانەکە بۆ مثلا خزمێکیان سەرەتا کە ئەڕوا یەکسەر ناڵێ ئادێ کچەکەتانم بەرێ بۆ کوڕەکەمان چی ئەکا مقدمەیەک ڕیز ئەکا ئێوە عایلەیەکی باشن خزمایەتیتان هەر باش بووە ما عایلەیەکی ڕەسەنن ئێمە هەر حەزمان بە خزمایەتی ئێوە کرد و کۆمەڵێ لەم قسانیان بۆ ئەکا لە ئەخیرا ئیگەێنێتە ئەوەی ئەڵێ من هاتووم بۆ داوای کچەکەتان بەم شێوە سیاقی قسەکە ئەبا ئەیگەێنێتە ئەوێ ئێمە زۆر جار بە سیاقەکە لە ئەنجامەکە تێئەگەین یعنی کاتێک کە سیاقی قسەکە ڕیزەکە تێئەگەین کە مەبەستی بەرامبەر چییە لەم قسانە ئەمە سیاقی قسەیە قسەکەی لەکوێوە هێنا گەیاندی ئێرە ئێمە لە زانستی بەلاغا چۆن ئەزانین ئەم قسە طبعا ئەو میسالە بخەینە لاوە ئیتر ئەمە باسی ئەسلی بابەتەکەیە چۆن ئەزانین ئەم قسەیە معنایەکی تر ئەیە جگە لە معناکەی خۆی بەهۆی سیاقەوە یا بەهۆی قەرینەوە قەرینە بەڵگەی لە 100% نییە بەڵام هەندێک دەلائل و نیشانن کە بەهۆیەوە ئەزانین ئەم قسەیە مەبەست پێی ئەو شتەیە نمونة بو أم موضوع ومثال ذلك قول علي بن أبي طالب كرم الله وجهه في خطبة له حين أغار سفيان بن عوف الغامدي على الأنبار وقتل عاملها نمونة أما خطبه إمام علي كرم الله وجهه خطبه يا ولا ديال الشونك الأنبار بو كاتب سفيان يكري عوف الغامدي بيموال الخوارج بو هێرشی کردوتە سەر ئەنبار عاملەکەی وەکو چۆن دەڵێن محافظ عاملەکەی عەلی کوڕی ئەبی طالب کە لەوێ بووە عاملەکەیان کوشتووە و دیارە تاڵانی وشتێکیان کردووە و زەرێکیان بە خەڵکەکە گەیاندووە طبعاً عەلی کوڕی ئەبی طالب پێشتر ئاگاداری کردوون وتوێتی شتێکی ئاوا هەیە فڵان کەس ئەوێ هجووم کاتە سەرتان خۆتان پێچنەوە خۆتان ئامادەکەن طبعاً خەڵکەکەی گوێیان لێ نەبووە بە عاملەکەیشەوە یعنی زۆر مهم نەبوو بەلایەنەوە ئەو ئینزارە ئێستا شتەکە ڕووی هاوە ئیمامی عەلی کە قسەیان بۆ ئەکا بەم شێوە خوتبەیان بۆ ئەیە طبعاً خوتبەکە قەتعکردنی ناخۆشە بەسەریەکەوە بیخوێنیتەوە زۆر خۆشتر و بەهێزترە بەڵام ناچارین بۆی معنای بکەین ئێمەش کەم معنای ئەەکەین تا بۆمان دەرکەوێت کە ئەم خوتبە لە چه ئاستێکی ڕەوانبێژی هەیە فرمووی ئەمما بعد وەکو چۆن لە کوردی خۆمانەکە ئەمانەوە قسە بکەین یعنی خۆی دوای حەمد و سەنای خوا بەڵام لە کوردی ئەماڵێن پێشەکی ئاوا دەسەکەین بە قسەکردن ئەوان ئەڵێن ئەمما بعد و پاشان دەسەکەن بە قسەکردن فإن الجهاد باب من أبواب الجنة وتي جهاد دەرگایەکە لە دەرگاکانی بەهەشت فمن تركه رغبة عنه ألبسه الله ثوب الذل هەر کەسێ وازی لێ بێنێ وبشتي لها الكاخواي جورد جلوبرجي زليلي أكاتبري وشميله البلاء تشي بلاو مصيبة شمولي أكا وسيم الخسف توشي بقراتشون أبي بزوياتشون أبي ومنع النصف إنصافي لمنع كري يعني دجمنكي برامبري بعدالة نابي وإنصافي نابي برامبري ألا وإني قد دعوتكم إلى قتال هؤلاء القوم ليلا ونهارا ئاگادار بن خۆ من پێشتر پێم وتن کە بڕۆن لەگەڵ ئەوانە بجەنگن
بشو بروش بيموتن وسرا وإعلانا بأشكرا وبنهيني بيموتن وقلت لكم بيموتن اغزوهم قبل أن يغزوكم غزويان كان شريعا لقل كان بيشوي أوان غزوي أوكن فوالله ما غزي قوم قط في عقر دارهم إلا ذلوا سوين بخوا هیچ قومێک لە کونجی ماڵەکەیانە هێرش نەکراوەتە سەریان ئیلا زەلیل کراون بەڵام ئێوە لە باتی ئەوە کە گوێ بۆ من بگرن فتەواکەلتم وتەخاذلتم پاڵتان لێایەوە پشتی یەکترینتان نەگر یەکتریتان سەرشۆڕ کرد وثقل عليكم قولي قسەکەی من قورس بوو بەلاتانەوە واتخذتموهم وراءكم ظهريا پشتی خستانە پشتەوە حتى شنت عليكم الغارات تا بەم شێوەیە ئاوا هجوم کرایە سەرتان و هێرشیان بکردنە سەر ئەمە خوتبەکەی عەلی کوڕی ئەبی تالیبە کە لۆمەی ئەو خەڵکە ئەکا کە دۆڕاون و بەزیون و شتێکی وایان بەسەر هاتووە و گویان نەیاوەتە ئەو فسر البلاغة في هذا الكلام نهێنی ڕەوانبێژی ئەم قسەیە چییە قووەتی ئەم خوتبەیە لە چیایە بەپێی علمی معانی حسب علم المعانی نهێنیەکەی ئەوەیە ئەنەه ناسب المقامە لەگەڵ ئەو مەقامە لەگەڵ ئەو شوێنە ئەو بارودۆخەیە زۆر گونجاو بووە ولا أما حال السامعين المترددين بين القتال وعدمه گونجاو بوو لەگەڵ حاڵی ئەو گوێگرانەیە کە دوودڵ بوون هێشتا کە ئایا شەڕکەن یا شەڕ نەکەن فكان حقيقا أن يحفزهم إلى رد العدوان كشاهني أوبو أم خطبة كوان ليبكا ولامي أو دجمنايتية بدنوا وترك التواكل والخذلان ووازل بالدان أو تمضي سرشور كردن بينا أما خطبة يكبو گونجاو بو ڕێک لەگەڵ حاڵی بەرامبەرەکەوە ڕێک وای ئەکرد لە بەرامبەر کە بجوڵێ غیرەتی بجوڵێ و وەڵامی دوژمنەکەی باتەوە ئەمە نمونەیەک بوو بۆ قسەیە کە گونجاوە لەگەڵ مەقامەکەیە بارودۆخ و هەلومەرجەکەیە ومن أمثلة عدم مطابقة الكلام لمقتضى الحال قول إسحاق بن إبراهيم الشاعر في مطلع قصيدة هنأ بها الخليفة المعتصم بعد فراغه من بناء قصر فخم نمونەی نەگونجانی قسە لەگەڵ حاڵی بەرامبەرەکە ئیسحاقی کوڕی ئیبراهیم کە شاعر بوو خەڵک چوون شاعیرەکان چوون بۆ لای خەلیفە معتەسیم قەسری پێم وایە قەسری وازام لە هەندێک کتێبە نووسراوە خەوەرنەق قەسرێکی دروست کرد بە هەر حاڵ هەر قەسرێک بێ قەسرەکەی دروست کرد و خەڵک چوون پیرۆزبایی لێ بکەن عادەتی خەلیفە خەڵک پیرۆزبایی لێەکە ئەم شاعرێژی کێبوو لەوانە شعرێ پێشکەشکا لەوێ دەستی پێکرد و وتی یا دار غەیەرەکی البلا فەمەحاکی یا لەیتە شعری من الذي ئەبلاکی وتی ئەی ماڵەکە ڕەنگ و ڕوود گۆڕاوە بەهۆی چیەوە بەهۆی کۆنبوون و داتەپیویەوە ئیتر بۆیە خوا تۆی وەکو بڵێ سڕیەوە یا بڵێ لە بن هەڵکەنرای سڕایتەوە یا لەیتە شعری خۆزگە ئەمزانی لەیتە شعری لە عەرەبیە معنای حرفی ناکرێت لەیتە شعری یعنی خۆزگە بە کوردی خۆزگە ئەمزانی چی وای لێ کرد و ئاوا دابڕوخیت و وێران ببی طبعا لەوە چێمە بەسی قەسرەکەی شوێنەکەی پێشوو بوو بێ کە لابراوە ئەمە دروست کراوە بەڵام ئەم قسەی ئێستا تۆ هاتووی پیرۆزبایی کەسێکی خانووی تازەی دروست کردو تۆ باسی ڕووخاوی و تەپیوی و لە ناوچوونی خانووەکەی لێرا قورس بوو فتەطەیەرە الخەلیفەت و خەلیفە تووشی تەشاؤم بوو یعنی ئەوکو بڵێ دڵی ناڕەحەت بوو دڵی داگیرە وتەطەیەرە السامیعونە گوێگرەکانیش بە هەمان شێوە وانقەبەضەت صدورهم دڵیان داگیرە ئەمە جێی تەشاؤمە ئەم قسەیە وما ذلك هۆکاری ئەمە هیچ نییە إلا ئەوە نەبێ إلا لأن الشاعر خالف الذوق السليم ئەوە بوو تەنها شاعرەکە پێچەوانە بوو لەگەڵ زەوقی سەلیم و دروستە وأتى بكلام لا يناسب المقام کۆمەڵی قسەی هێنا کە گونجاو نەبوون لەگەڵ مەقامەکە ئەمە بەشی یەکەمی علمی معانی کەوتی باس لەوەکە کە قسە چ کاتێک گونجاوە لەگەڵ مەقام و جێگەیەکە و بارودۆخێکە و چ کاتێک گونجاو نییە بەشی دووەم کە هەر لە علمی معانیە باس ئەکرێ باز لەوە ئەکاوتمان قسە چه معنایەکی هەیە احتواء الكلام على معنى غير معناه الأصلي کە قسە چه معنایەکی هەیە جگە لە معنە ئەسڵیەکەی خۆی نمونەی ئەمە بابزانین کۆمەڵی شیعرمان بۆیە هێنێ قەولی متەنەبی شاعر لەم بارەیەوە
أليه ومن لم يعشق الدنيا قديما ولكن لا سبيل إلى الوصال. الله كي هي عاشقي دنيا نبو بهل لكونه بلام ديتر خو هيج رجاء نيته بجيب دنيا لرا الله كي هي عاشقين الدنيا نبو به. فالشاعر بقوله ومن لم يعشق الدنيا قديما كاتي خوي كي عاشقي دنيا نبوه لم يطلب العلم بشيء لم يكن معلوما من قبل. داوای ئەوەی نەکردو پرسیار بکە سەبارەت بە شتێک کە پێشتر نەیزانیوە. طبعا معنای استفهام كما هو معنى الاستفهام في الأصل. استفهام لأصلا بو أويه تۆ شتێک نازانی و ئەتەوێ علمی پێ پەیاکەی معلومە پەیاکەی لەبارەیەوە. ئەم ئیستیفهامە مەبەستی ئەوە نییە بڵێ وەڵا ئەرێکی عاشقی دنیا نەبووە تا یەکێ بڵێ وەڵا من بووم و ئەویتر بڵێ من نەبووم. وإنما يريد أن يقول أي مەبەستی چییە؟ ئەیەوێ بڵێ ليس هناك أحد لم يولع بحب الدنيا. هیچ کەسێکمان نییە وەکو بڵێ خۆی نەیابێتە خۆشەویستی دنیا والبقاء فيها و حەسکردن لەمانەوە لە دنیا. فحول الاستفهام من معناه الأصلي إلى النفي. لێرە استفهامەکە کە پرسیارکردن بوو ظاهری قسەکە پرسیارە بەڵام ئەم گۆڕی معناکەی گۆڕی نەک خودی نەکە خودی لەفزەکە استفهام و پرسیارە کە ئیعرابی نەحویش یەکێڵێ و علامەتی استفهامە من بەڵام ئەم معناکەی گۆڕی بۆ لای نەفی بڵێ کەس نییە خۆشەویستی دنیای نەبوو بێ پێشتر. كما يدل على ذلك سياق الكلام. طبعا بسياق قسەکە ئەزانین کە ئەمە متەنەبی مەبەستی پرسیار نیە و مەبەستی ئەوەیە. ئەمە پێشەکی یەکەم بوو چونکە بابەتەکە نەوەکو درێژ بێتەوە و نایشمانەوێ حەقی بفەوتێنین. هەر پێشەکیەکە ئەکەین بە چەند بەشێکەوە. بەشی دووهەمی ئینشاءالله لە خزمەتتانە ئەبین سەبارەت بە علمی بەیان. وصلى الله على محمد وآله أجمعين.